من يهد الله فهو المهتد ومن يضلل فلن تجد له وليا مرشدا. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، ونشهد أن سيدنا ونبينا محمدا عبده ورسوله. هذا الرسول الذي بلغ الرسالة وأدى الأمانة ونصح الأمة وجاهد في الله حق جهاده، وتركنا على محجة البيضاء ليلها كنهارها لا يزيغ عنها إلا هالك. اللهم صل وسلم وزد وبارك على هذا الرسول الكريم وعلى آله وأصحابه إلى يوم القيامة أجمعين. أما بعد، أوصيكم عباد الله ونفسي أولا بتقوى الله، فإن الله مع الذين اتقوا والذين هم محسنون. قال الله سبحانه وتعالى في كتابه الحكيم: أعوذ بالله من الشيطان الرجيم، بسم الله الرحمن الرحيم. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. مسلمانان میوانانی ماڵی خۆی پەروەردگار، دەست بەدەست نوێژان و ڕۆژوەوانان، سەلام و بەزەیی خوای گەورە بڕژێت بەسەر هەموو لایەکماندا. السلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەڕەکاتوه. مسلمانانی خۆشەویست، ئێمە ئەوە دووهەمین هەفتەمانە لەناو ئەو مانگەدا کە خوای گەورە بەرەکەتی خۆی تێدا نازڵ دەکات و دەرگاکانی بەهەشتی تێدا واڵا دەکات و دەرگاکانی جەهەنەمی تێدا دادەخات و شەیاطینەکانیش کۆت و بەند دەکات. بۆیە لەو مانگەدا لە هەموو کاتەکانی دیکە زیاتر ئینسان بۆ لای پەروەردگاری خۆی دەگەڕێتەوە، لە هەموو کاتەکانی دیکە زیاتر و زۆرتر شەیطان لە ئینسانەکان دوورە. ئینسانەکان ئامادە باشیەکی باشتر و چاکتریان هەیە بۆ گەڕانەوەیان بۆ لای پەروەردگار. بۆیە بە زەرورم زانی بۆ وتاری ئەمڕۆ لە خزمەت ئێوەی خۆشەویستدا بین بە کورتی بچینە خزمەت باسێک کە ئەو باسە گۆڕانکاری بەسەر ناخ و دڵ و دەرونی ئێمەدا دێنێت لە ئینسانێکەوە دەمانگۆڕێت بۆ ئینسانێکی دیکە گۆڕانکاریەشی گەلێک گەورەمان بەسەردا دێنێت. ئەو باسەش هەر هەموو ئینسانێک پێویستی پێیەتی، چ کابرا مسلمان بێت یا ئیماندار بێت، دەست بەدەست نوێژ و ڕۆژەوان و ئەهلی مزگەوت و جمعە و جەماعەت بێت، چ ئینسانێک بێ نەزانێ نوێژکردن و ڕۆژوگرتن و قەدر و حورمەتی ئاینی ئیسلام و بەدەمەوە چوونی بانگەوازی پەروەردگارەوە چییە و چەندە. هەر هەموومان ئیشمان پێیەتی و یاسا و دەستورێکی پەروەردگارە کە بۆ بەندەکانی خۆی داناوە. ئەویش بریتیە لە تەوبەکردن بەڕێزان. ئێمە ئەگەر دیقەت بگرین و سەرنج بدەین، هەموو ئینسانێک معەڕەزە قابلیەتی ئەوەی هەیە کە گوناح و تاوان ئەنجام بدات. دەی بۆیە ئەگەر سەیر بکەین، پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە حەدیثێکدا دەفەرمێ ئەگەر ئێوە ئەهلی سەرزەوی گوناح و تاوانتان ئەنجام نەدابە، ئەوە خوای پەروەردگار ئێوەی دەگۆڕی بە قەومێکی دیکە کە گوناح و تاوان ئەنجام بدەن، بەڵام پاش ئەنجامدانی گوناح و تاوانەکە داوای لێخۆشبوون لە ڕەب العالەمین بکەن. بەڕێزان، ئەگەر سەیر بکەین، خوای پەروەردگار داوای لە ئێمە نەکردووە کە گوناح نەکەین، بەڵکو داوای لێ کردووین ئەو کاتەی کە گوناح دەکەین یەکسەر تەوبە بکەین، یەکسەر بگەڕینەوە بۆ لای پەروەردگارمان. بۆیە پێویستە ئێمە باش لەوە تێبگەین کە گوناح و تاوان هۆکاری دڵڕەشبوونمانە، هۆکاری دووریمانە لە پەروەردگارمان، هۆکاری لە بیرچوونەوەی قەبر و قیامەتمانە، هۆکاری دەستگرتنمانە بە گوناح و تاوان، هۆکاری ئەوەیە
ئەوەیە کە ئێمە تووشی حرام خواردن و دووری لە رب العالمین ببین. بۆیە ئەمە لەو گوناح و تاوانانە بەردەوام نەبین. ئەوە رب العالمین قاپیەکی هەیە و دەرگایەکی هەیە، دەرگای لێخۆشبوون لە بەندەکانی. هەر کاتێک بەندەکانی ویستیان بگەڕێنەوە بۆ لای پەروەردگار، ئەوە پەروەردگار دەرگاکەی قەت دانەخستووە و قەتیش دەرگای تەوبە داناخات، هەتا ئەو کاتەی سێ ڕۆژ لەسەر یەک ڕۆژ لە ڕۆژ ئاواوە هەڵدێت و لە ڕۆژ هەڵاتەوە ئاوا دەبێت، وەکو پێغەمبەری خۆشەویستمان عەلەیهی سەڵات وەسەلام ئاماژەی پێ کردووە. دەفەرمێ خوای گەورە تۆبەی هەر ئینسانێک قبوڵ دەکات مادام ئەو ئینسانە نەگەیشتۆتە ئاستی گیان دەرچوون و ڕوح دەرچوونی، و مادام ڕۆژیش لە ڕۆژ ئاواوە هەڵ نەهاتووە. چونکە یەکێک لە نیشانەکانی ڕۆژی دوایی ئەوەیە کە سێ ڕۆژ لەسەر یەک ڕۆژ لە ڕۆژ ئاواوە هەڵدێت و لە ڕۆژ هەڵاتیشەوە ئاوا دەبێت. پێغەمبەر عەلەیهی سەلام دەفەرمێ لەو کات بەدواوە تازە تەوبە قبوڵ نابێت، بەڵام تاکو ئەو کات خوای پەروەردگار بە شەو و بە ڕۆژ دەرگاکەی کراوەیە بۆ ئەو کەسانەی کە لێی دەدەن و دەیانەوێت لێخۆشبوونی خوای پەروەردگار بەدەست بێنن. بەڕێزان، ئێمە پێویستە زۆر بە گەورە سەیری گوناح و تاوانەکانی خۆمان بکەین، چونکە ئەگەر تەماشا بکەین چ بوو شەیطانی دەرکرد لە ڕەحمەتی خوای گەورە. خوای پەروەردگار کە شەیطانی نزیک کردوتەوە و لێپرسراویەتی کردویەتە بەرپرسی دەستەی مەلایکەتەکان، بەڵام کاتێک کە خوای پەروەردگار فەرمانی پێ دەکات سوزدەیەکم بۆ ببات، گوناح و تاوان ئەنجام دەدات بەوەی کە فەرمانی رب العالمین دەشکێنێت. گوناح و تاوان شکاندنی فەرمانی رب العالمین بوو بەهۆی ئەوەی کە شەیطان لە بەهەش دەربکرێت. ئەگەر سیر بکەین خوای پەروەردگار بە ئادەم و بە حەوا عەلەیهیم السەڵات وەسەلام پێی فەرموون ئەو دارە نەچن لێی بخۆن لە ناو بەهەشدا، لەسەر خواردنی یەک لوقمەی حەرام خوای گەورە لە بەهەش دەری کردن. بۆیە پێویستە ئێمە تێبگەین کە مصیبەت و نەتیجەی گوناح و تاوان بەغەیری ئەوەی کە خوای گەورە لێمان تووڕە دەبێت، لە ڕەحمەتی خۆی دەرمان دەکات، غەزەبی خۆی بەسەرماندا دەبارێنێت، هیچ شتێکی دیکە نابێتە نسیبمان. جا بۆیە بەڕێزان، پێویستە ئێمە تێبگەین ئەو گوناح و تاوانانە بەڕاستی کاریگەری زۆر خراپیان دەبێت لەسەر ژیانی ئینسان. وەکو پێغەمبەری خۆشەویستمان عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ دڵی هەموو ئینسانەکان پاکە، بەس هەر کاتێک گوناحێکی ئەنجامدا خاڵێکی ڕەش لە ناو دڵیدا دروست دەبێت. ئەگەر تەوبەی لێ بکات ڕەش دەبێتەوە، ئەگەر تەوبەی لێ نەکات و گوناحێکی دیکەی لەگەڵ بکات زیاتر دەبێت، زۆرتر دەبێت، تا ئەوەی کە بەردەوام بوو لەسەر گوناح و تاوان دڵی ئەو ئینسانەدا دەگرێت، دای دەپۆشێت، تا بێئاگا دەبێت لە زیکر و یادی پەروەردگار، تا هەموو هەم و خەمی ئەو دەبێتە لەبەرکردنی جلی جوان و تێرکردنی شەهوەت و ئارەزوو بازیەکانی، ئەوەی نایناسێت رب العالمین و ئەوەی بەبیری نابێت مردن و ئەوەی خۆی بۆ ئامادە ناکات قەبرە. بۆیە بەڕێزان، ئێمە پێویستە خۆمان لەو سیفەتانە بەدوور بگرین. بۆیە ئەگەر ئێمە سەیر بکەین هەر گوناحێک کە دەبینین ئەوڕۆ ئەنجام دەدرێت، پێشتر یەکێک لە ئومەتەکانی دیکە و گوناحەیان ئەنجام داوە، دەی عاقبەت خوای گەورە چی لە ئەو ئومەتانە کردووە، لە نەتیجەدا لە ناوی بردووە. بۆ نمونە ئەگەر سەیر بکەین لە پێش ئومەتی محەممەد المستەفا عەلەیهی سەڵات وەسەلام، قەوم هەبووە بەس نێربازی کردووە، ئیشی بە ئافرەتان نەبووە. قەوم هەبووە بەس تەکەبوری کردووە، خۆی بەزر زانیوە، خۆی گەیاندۆتە ئاستی ئەوەی کە من خوام و ئیشم بە خواپەرستی نییە. قەوم هەبووە کە فێڵ و تەڵەکەی لە تەراز و بازیدا کردووە. دەی تەماشاکەین ئەو گوناح و تاوانانەی کە ئەو ڕۆژ دەکرێن، هەر هەمان ئەو گوناح و تاوانانن کە پێشتر ئەنجام دراون لەلایەن قەومێک و گەلێکی ترەوە، بەڵام خوای پەروەردگار لە ناوی بردوون، چونکە نەگەڕاونەوە بۆ لای رب العالمین. دەی هەر کەسێکیش هەر گوناح و تاوانێک ئەنجام دەدا، تۆ لەو خەڵکانەی دی ئازاتر نی، تۆ لەو خەڵکانە و قەومەکانی دیکە خۆڕاگرتر نی. دەی خوای گەورە تۆشی لەبیر نەچۆتەوە، تۆشی بەبیرە، ئاگاداری تۆشە. دەی وریابە گوناح مەکە، ئەگەر کردت زوو بگەڕێەوە بۆ لای رب العالمین، زوو تەوبەی لێ بکە، بە جوانی خۆت و بە دەسەڵات و بە سەروەت و
سامان و بەگەنجەتیت مەنازە خۆت لەبیر نەچێتەوە وانەزانی ئەوە چیە گەنجێکی خوای گەورە سەروەت و سامانی پێداوی بە ئارەزوی خۆت لە ڕۆژێکدا لە دوو گەڕەکی لە یەکتر جیاواز لە هەر گەڕەکێک ئافرەتێک لەگەڵ خۆت سواری سیارە دەکەی و دەیبەیە ناو غابات و زینای لەگەڵ دەکەی خەڵک لە کاتێکدا خۆی حازر و ئامادە دەکا بۆ مانگی ڕەمەزان تۆش خۆت حازر و ئامادە دەکەی بۆ ئەوەی فرمانی رب العالمین پشتگوێ بخەی ئەوە ڕەحمەتی خوای گەورە و رب العالمینە ئەگەر نا لە دەستی دێت بتکات بە پەندی زەمانە بەسەر گناح و تاوانەکە ڕق و تەقت بکات بتکاتە کۆلکەدارێت بتکاتە خەڵوزێت بتکاتە پەند و عیبرەت بۆ هەموو خەڵک دەی بۆیە تا ڕەحمەتی خوا لەسەر تۆیە و بە ڕەحمەتی خوا گناح و تاوانەکانت بۆ داپۆشراوە وریابە بگەڕێەوە بۆ لای رب العالمین تا وەکو قەوم و گەلەکانی پێشووتر خوای گەورە عەزابی بەسەردا نەباران بوو بۆیە بەڕێزان پێویستە لەسەر نعمەتەکانی پەروەردگارمان شکرانەی رب العالمین بکەین نەکشوڵی بێشەرمی لێ هەڵکێشین و خۆمان غەرق بکەین و خۆمان ون بکەین لەناو گوناح و تاواندا بەڕێزان تا ئەوەی کە گوناح و تاوان کاریگەری خراپی لەسەر دڵ و دەروونماندا نەناوە پێویستە تەوبە بکەین تەوبەیەکی ڕاستەقینە و بەدڵ و بەجیان بگەڕێینەوە بۆ لای رب العالمین ئەو ئینسانە ئیماندار و مسلمان و ئەهلی مزگەوتیش کە گوناحی کرد یەکسەر دەبێت تەوبە بکات نەیەڵێ مەجالێک بکەوێتە بینی خۆی و بینی گوناحەکە تا ئەوەی تەئسیری گوناحەکە وای لێ نەکات تام و لەزەتی خواناسی لەبیر بچێتەوە بەڕێزان کە گوناح و تاوان دڵی ئینسانی داپۆشی ئەو ئینسانە تام لە نوێژی ناکات نەک تامی لێ ناکات بەڵکو نوێژیش ناکات بەڵکو ڕۆژوش ناگرێت بەڵکو حەزی بە قورئان و حەدیسی محەممەد المستەفاش نایەت بەڵکو ڕێزی دایک و باوک و جیران و خزم و کەس و کاریش ناگرێت بەڵکو ئەوەی بەلایەوە قەدر و قیمەتی نابێت پێغەمبەری خوایە عەلەیهی السەڵات وەسەلام شەریعەتی ئیسلامە کاتێک بۆی باسی شەریعەتی ئیسلام دەکەی گاڵتەت پێ دەکات کاتێک بۆی باسی حرام و حەڵال دەکەی گاڵتەی پێ دێت چی وای لێت کرد بۆ ئینسانێک تێک دەچێت کە گوناح و تاوان دەکات لە ترسی رب العالمین بۆ ئینسانێک بە خەیاڵی دانایەت خۆ گوناحەکە هەر یەک شتە مەسەلەکە ئەوەیە یەکێکیان ڕۆچووە لەناو گوناح و تاواندا و خوای پەروەردگاری لەبیر چۆتەوە هەست ناکات کە دەبێ ئەو کەسە بگەڕێتەوە بۆ لای پەروەردگار ئەوەی کە دائیمەن دەست بە دەست نوێژ و ئەهلی مزگەوتی شەو بەڵام تووشی گوناح و تاوان بوو ئەوە یەکسەر تێک دەچێت و دەیبە بگەڕێتەوە بۆ لای رب العالمین چکە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام دەفەرمێ هەموو ئینسانێک غەڵەت و خەتەء دەکات بەڵام باشترینی ئەو کەسانەی کە غەڵەت و هەڵە دەکەن بەرامبەر بە شەریعەتی ئیسلام باشترینیان ئەو کەسانن کە تەوبە دەکەن و دەگەڕێنەوە بۆ لای رب العالمین جابويا برزا بيويست لسرمان أو فرماني رب العالمين جابتكين كخوي تبارك وتعالى دفرمي أعوذ بالله من الشيطان الرجيم وتوبوا إلى الله جميعا أيها المؤمنون أي إيمان دارا وأي پروردگار إلى إيمان دارانا أي إيمان دارا أي خوانا سان هر هموتان بسريكوا توبة بكن وبقرن وبولاي رب العالمين دي أو بو أهلي مزقوتو دز بدس نيجو زماني روجوانو دمي بذكر قرآن خوين خواي قولا پێ بفەرمێت ئەی بۆ کەسێک ئەگەر ڕۆچ وە لەناو گوناح و تاواندا ئەی بۆ کەسێک کە خۆی لەبیر چۆتەوە لەناو گوناح و تاواندا ئەی بۆ کەسێک کە رب العالمینی لەبیر چۆتەوە بەڵکو ئەو لە هەموویان زیاتر و زۆرتر محتاجی ئەوەیە کە بگەڕێتەوە بۆ لای خوای پەروەردگار بەڕێزە کاتێک کە تۆ تەوبە دەکەی واتای خۆت بە عەبدێکی زەلیل و داما و بێدەسەڵات و فەقیر و هەژار و محتاج نیشان دەدەیت بفقيري بدستي برسكراوة رولا قافي رب العالمين بمليشي كتوا باعتراف كردن ببناح وتاواني كوتوا دتي قافي رب العالمين خوايا جيان من عبدك بيد صلاة لا وازن تو خوايا جي خاوان رحم وبزي خوايا جيان من تاوانم كردو تو ليم خوش دبي من پشيمانم لبنا حكم هاتوم لقافي تو دقاريم وتاليم خوش دبي كواتا كاتك كتوبمان كن اعتراف بلاوازي بندايتي خومان دينين واعتراف بدا صلاة قدرة عظمة قولاي ولي خوشبون ولي بردي رب العالمين جدكي ويبيويسا هموكا اوشتانمان لبرچاو
بەڕێزان هەر کاتێک ئێمە بمانەوێت خۆمان لە گوناح و تاوان دەرباسکەین و تەوبە بکەین پێویستە چەند شتێکمان لەبەر چاو بێت. یەکەمین شت ئێمە کە کاتێک تەوبە دەکەین مەرجی قبوڵبوونی تەوبەکەت ئەوەیە واز لە گوناحەکە بێنی. مەرجی قبوڵبوونی تەوبەکەت ئەوەیە واز لە گوناحەکەت بێنی. یعنی پێشی ڕەمەزان لەسەر چ گوناحێک بووی کە ئێستا تەوبەت کرد نابێت دوای ڕەمەزان گەڕێەوە سەر ئەو گوناح و تاوانە. دەبێت پەشیمانی خۆشت دەرببڕی، نابێت شانازی پێوە بکەی وەڵا چابوو وام کرد دوایی تەوبەم لێ کرد، تەوبەی لێ بکەی و نەگەڕێیەوە سەری و وەلێشی پەشیمان بی، و نابێت هیچ حب و خۆشەویستی و حەزێکیش لە دڵی تۆدا بمێنێت بۆ ئەنجامدانی ئەو کارە جارێکی دیکە ئەگەر بیکەیەوە. ئەوە سەبارەت بە ئەو تەوبەیەی کە لە بەینی خۆت و خوادایە، تەنها پەیوەندی بە خۆت و خواوەیە. ئەگەر گوناح و تاوانەکە پەیوەندی بە کەسێکەوە هەبوو دەبێ ڕوو لە قاپی خوا بکەی و تەوبە بکەی و مافی ئەو کەسەش بجێڕیەوە، مافی ئەو کەسەش بجێڕیەوە کە گوناح و تاوانت بەرامبەری کردووە. ئەو کات کە بەو شێوەیە گوناح و تاوانت کرد پێغەمبەری خوا عەلەیهی السەڵاتو وەسەلام دەفەرمێ التائب من الذنب كمن لا ذنب له. هەر کاتێک بەو شێوەیە تەوبەت کرد پێغەمبەر عەلەیهی السەڵاتو وەسەلام دەفەرمێ ئینسانی گوناحبار کاتێک کە تەوبەی کرد وەکو ئەوەی وایە گوناحی نەبوو بێت. سبحان الله. يعني تو أوهم گناح تاوانك كمستحقي عذاب رب العالمين بوبي بس بقرانا ودبولا إخوائي قولا بس بيك توبة بواسينانت لك على خوارنا ولا زنا كردن لدزي كردن لدرو كردن لبختان كردن لغيبات كردن بيك توبة بولا رب العالمين يكسر إخوائي قولا واحد سابد لك كتو گناح تاوانت هر نبوه بۆیە بەڕێزان پێویستە کە ئێمە بگەڕینەوە بۆ لای ڕەب العالەمین و تەوبە بکەین و زۆر دەست بگرین بە قورئانی خوای پەروەردگارەوە و زۆر گوێی لێ بگرین بیخوێنینەوە بە قسەی بکەین گوێی لێ بگرین ئەگەر خوێندەواریمان نەبوو. وخوای پەروەردگار لە قورئاندا لباسي توبدا كذا فرميان أعوذ بالله من الشيطان الرجيم وإني لغفار لمن تاب وآمن عمل صالحا ثم اهتدى ده فرميان أمن زور اللي خوش بوم لغفار يعني زور اللي خوش بوم مغفرة يقدار زورا بوچه لمن تاب بو او کسی که توبه دکا و آمن و ایمان دینید و عمل عملا صالحا لپاشی توبه کی کردوی چاکه انجام داده ثم اهتدى پاشان لسر رگای راست هدایت وردگریتو لسر انجام دانی کارو کردوی چاکه بردوام دبید کواتا نابی توبه بکی و گریوا نابی لوقت یک دا توبه بکی که ایشکه تازه لدست درچو بو نمونه کسیک من هی دزی دکات وقت یک توبه دکات که دزانی تازه دزی پی ناکرد کسیک زینا دکات بس وقتێک تەوبە دەکات کە دەزانێت تازە زینای دەست ناکەوێت و زینای پێ ناکرێت نه دەبێت لەو کاتی کە توانات هەیە گوناح و تاوانەکە ئەنجام دەی ئەو کات تەوبە بکەی و واز لە گوناح و تاوانەکە بێت. عەبدوڵای کوڕی ئیمامی مەسعود ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێت نەسیحەتێکمان دەکات و دەفەرمێ من لە ئەوەی کە حاڵی بوو بم لەناو قورئان و کتابی پەروەردگاردا دوو ئاەت هەیە ئەو دوو ئاەتە بەڕاستی بۆ ئەو کەسانەی کە دەیانەوێت خوای گەورە لێیان خۆش ببێت ئەوە بەڕاستی بەسە بۆ ئەو کەسانە. ئاەتی یەکەمیان دەفەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم ومن يعمل سوءا أو يظلم نفسه ثم يستغفر الله يجد الله غفور رحيما. هەر کەسێک کە کار و کردەوەی خراپە دەکات و زوڵم دەکات بەڵام پاشان تەوبە دەکات دەفەرمێ ئەوە خوای گەورە بۆ خۆی دەفەرمێ ئەوە منی دەست دەکەوێت لەو کاتەدا کە لێی خۆش دەبم. یعنی ئەو کاتەی کە ئەو عەبدە واز لە گوناح و تاوانەکانی دێنێ و دەگەڕێتەوە بۆ لای من ئەوە مادام ئەو تەوبەی کرد من هیچ شتێکم نییە بەرامبەر بە ئەو تەنها ئەوە نەبێت کە لێی خۆش ببم. سبحان الله. تەنها ئەوە نەبێت کە من لێی خۆش ببم. بۆیە پێویستە بگەڕینەوە بۆ لای پەروەردگارمان. و ئاەتی دووەم دەفەرمێ باسی ئەو کەسانەی کە تەوبە دەکەن و دەفەرمێ وەلەم یوسڕوا عەلا ما فعلوا وهم یعلمون. ئەو کەسانەی کە تەوبەیان کردووە لە گوناح و تاوانە خراپەکانیان بەڵام پاشان وەلەم یوسڕوا بەردەوام نەبوون لەسەر گوناح و تاوان. کەواتە کەسێک تەوبە بکات و واز لە کار و کردەوە خراپەکانی بێنێت ئەوە خوای پەروەردگار لێی خۆش دەبێت. خوای پەروەردگار لێ خۆشبوونی خۆی بکاتە نسیبی هەموو لایەکمان ئینشاء الله. بەڕێزان با نەڵێ ئینجارێ تەمەنمان گەنجە، با نەڵێ ئینجارێ زوویە، با نەڵێ ئینجارێ وەختی نییە. لوقمانی حەکیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێت بە کوڕەکەی خۆی دەفەرموو پێی دەفەرموو
يا بني لا تؤخر التوبة أي كري خوش ويستن توبة كردن تأخير مكة ودواي مكة فإن الموت قد يأتي بغتة شو كان مردن ديت زور لنا كابوا نازاني فرياي توبة كردن دكوي ياخد فريانا كبي ديتاكو مولط مان هي ودرفت مان هي وفريادة كبين با توبة كينو خومان بقينين با قابيل خوشبوني رب العالمين ووكو ابن قيم رضا ورحمة إخوائي بيت لكي بكي خوي دادا فرمي سي حالت هيا كإنسان بي لغناح وتاوان باق دبيتوا إنسان بي لغناح وتاوان باق دبيتوا يكمين يعني توبة هو كاري أوية كخواي جوري لغناح وتاوان كانت خوش ببيت دفرمي توبة رباري لخوش بون توبة يشك لو رباراني كخواي جوري غناح وتاواني عبد كاني بيد شواتوا ويشك لو رباران لو هو كاراني كغناح وتاواني بيد شوريتوا بريتيه لصبر وآرام قرتن لسر بلا مصيبة ونخوشي ونخوشي كاتك إنسان فالجورة تعقيدة كاتوا أيش لسر تعقيدنا وكي رب العالمين صبر وتحمله هي أو أخوة الجورة لي خوش دبيت ولا وش يعني جرينتر لو أنش كاري جرتر بريتيه لأنجام داني كارو كردوي شاكا أنجام داني كارو كردوي شاكا هو كاري رجبونوي جناح وتاوانا كان ابن مسعود رضا ورحمة إخوائي شتيك ما عنده جارته وده فرمي جاري شيئا فيها أنصاري هاد ولاي بيغمبر إخوة عليه الصلاة والسلام تي أي بيغمبر إخوة من الأخواروي شاري مدينة توشي تاوانيك بوم لقل آخرتك جاء يا زناي لقل كردوا ياخذ نقيشتو تحدي زنا كردن دا فرميش تكيبو امرنا كردوا بلام اويك او اعترافي بيذكر جناح تاوانك انجام داوا لقل آخرتك هاتو مي پیغمبر اخوا داوای له خوشبون دکم چی بکم هتا خوال خوش بید امام عمر بن فالمباشر خوای گور گناحکی دا کوشی بو اشکرات کرد کی والله اوندنا مرتاحا اوند دلگرانم اوند حزینم اوند بیطاقتم فواد زانم ئێستا دەمرم و خوای گەورە دەمخاتە ناواگری جەهەنەمەوە هاتووم بە دوای لێخۆشبووندا دەگەڕێم لە دنیادا قەیدە ناکا با من ئەتک بکرێم با شەرم و شکۆ بەسەر مندا بشکێتەوە با هەرچی ڕوودەدا ڕوو بدات بەس خوای پەروەردگار لێم خۆش بدێت دفرمي الصحابة إلى خزمتي بيغمبر دامايوا عليه الصلاة والسلام ما ويكي زور بيغمبر هيش ولامي شي ندايوا زكا بيغمبر عليه الصلاة والسلام قتل خويا وقسينا كردواو لخوشيا وفتواي بو هيش نداوا إلا خوي پروردگار بو يرون كردوكوا فرمي أوكي أوكا خزمتي بيغمبر دانشتواو شاورواني فرماني رب العالمين يا أخوتي فرماني شي بيدكات هيش ولامي كنيا أوكي أولا برخويا ودقريات بو گناح تاوانكي أوكا برايا لبرخويا وحزين ودل جران وبيتاقتا شاورواني كلمة محمد المصطفى عليه الصلاة والسلام بلان بيغمبر عليه الصلاة والسلام ما ويكي زور دانشتوا وهيش سيكي لدمنها توتدل بوي ابن عباس رحمة الله عليه فرمي أوكيا وهل دستيتو دروا أوكيا وهل دستيتو دروا ومجلسي بيغمبر بجيد الله عليه الصلاة والسلام باشان جبرائيل ديت أخوان سبحان الله جبرائيل ديت أخوان ودفرمي أي محمد عليه الصلاة والسلام خواهي پروردگار سلامت لذكار وبيانك شيء ناردوم لقرآن بيروزة كذا وآياتك كخواي تعالى لحول طبقي آسمان ودفرمي أعوذ بالله من الشيطان الرجيم وأقم الصلاة طرفي النهار وزلفا من الليل إن الحسنات يذهبن السيئات ذلك ذكرى للذاكرين خواي پروردگار أو آياتنا تخوان يكسر پیغمبر عليه الصلاة والسلام فرموي برون أو پیاوان بو باكن كإيسا للامان صحابة يكرويش بدواي داو أو پیاوي هنايا پیغمبر عليه الصلاة والسلام روي مباركي تيكردو فرموي دي خواي پروردگار لسر قضيكيتو لآسمان وحدا بزان لآسمان وقيامي بونابن لآسمان ورينمائي أو كسان دكات كجناح تاوان بكن والجولة فرمي أوانيك هل دستن بأنجام داني نويجكانيان بشمو بروش وبراستي كارو كردويشي شاكا وإن الحسنات أو كارو كردو شاكانج يذهبن السيئات جناح تاوان كان بسرنوا سبحان الله سبحان الله خويا جان لقوليتو درحم بزيول يخوشبوني تو إما جناح تاوان لكين در حق بفرمان كاني تو
تۆ لە ئاسمانەوە وەحیمان بۆ دادەبەزێنی وەحی دەنێری و ڕێنیشاندەریمان بۆ دەکەی چۆن ئەوەی لە گوناح و تاوانەکان پەشیمان ببینەوە تا ئەوەی کە لێمان خۆش ببی. بۆیە بەڕێزان کار و کردەوەی چاکە هەر کاتێک گوناحێکیشمان کرد با یەکسەر کارێکی چاکە ئەنجام بدەین، دەستنوێژێک هەڵبگرین و تەوبەیەک بکەین و دوو ڕکعەت نوێژی سونەت بکەین، یەکسەر ئەگەر 250 لە دەستمان بێت سەدەقەیەک و ماڵبەخشینێک بکەین، هەر چۆنێک لە دەستمان بێت کار و کردەوەیەکی چاکە و باش ئەنجام بدەین، چونکە ئەوە بەڵێنی ڕەب العالەمینە کە دەفەرمێ خوای گەورە بەکردنی چاکەکانتان کە کاری چاکە دەکەن گوناح و تاوانەکانتان دەسڕنەوە، بەڵام بەداخەوە زۆر لە گەنجانمان یاخود زۆر لە مسلمانان ئەوانەی کە خۆیان دڵخستۆتەوە لە تەوبەکردن گوناح دەکەن، گوناح ئەنجام دەدەن، نوێش ناکەن، کاتێک قسەیان لەگەڵ دەکەی هەر دەڵێن دڵ شەرتی دڵە و دڵت چابێ، گوناحێک دەکات و دەڵێ شەرم لە خوا ناکەی، دەڵێ خوای گەورە غەفور و ڕەحیمە، خوای گەورە لێ خۆش بوویە، بەڵێ ئێمەش دەڵێین خوای گەورە لێ خۆش بوویە، بەڵام چاک تێبگە خوای گەورە بۆ خۆی بۆی ڕوون کردوینەوە، ئەو ڕەحمەت و لێ خۆش بوونەی شمولی چێ دەکات؟ نەک کەسێک لە بەیانی تا ئێوارە و لە ئێوارە تا بەیانی شوڵی بێشەرمی لێ هەڵکێشاوە و گوناح و تاوان ئەنجام دەدات و تەنها و تەنها نازانێ بگەڕێتەوە بۆ لای پەروەردگار، دەنا هەموو کار و کردەوەیەک دەزانێت، دەی ئێمەش دەزانین کە خوای گەورە خاوەن ڕەحمە، بەڵام بەو شێوەیەی بۆ خۆی دەفەرمێت وەک لە قورئاندا دەفەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم إن رحمة الله قريب من المحسنين، ڕەحمەتی خوا نزیکە لەو کەسانەی کە کار و کردەوەی چاکە ئەنجام دەدەن، نەک ئەو کەسانەی کە کار و کردەوەی خراپە ئەنجام دەدەن. یعنی ئەوانەی کە کار و کردەوەی چاکە ئەنجام دەدەن ئەو جا ئومێدیان بە ڕەحمەت و لێخۆشبوونی خوای پەروەردگارە، نەک ئەوانەی کە کار و کردەوەی خراپە ئەنجام دەدەن و دەڵێن خوای گەورە غەفور و ڕەحیمە. بۆیە پێویستە ئێمە تێبگەین لە پێغەمبەری خۆشەویستەوە صلی الله عليه وسلم فێر ببین کە پێویستە ئێمە دائما دەست بگرین بە تەوبەکردن، چونکە خوای گەورە لە قورئاندا دەفەرمێ خوا ئەو کەسانەی خۆش دەوێت کە تەوبە دەکەن، خوا ئەو کەسانەی خۆش دەوێت کە تەوبە دەکەن، بە تەوبەکردنت دەبێ خۆشەویستی ڕەب العالەمین. ئیمامی عومەر ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ هەتا پێتان دەکرێت لە مەجلیسی ئەو کەسانەدا دانیشن کە پێشتر گوناح و تاوانیان ئەنجام داوە بەڵام ئێستا تەوبەیان کردووە، پێشتر گوناح و تاوانیان ئەنجام داوە بەس دوایی تەوبەیان کردووە لەسەر کار و کردەوەی چاکە، بەردەوام دەفەرمێ زۆر لە مەجلیسی ئەوانە دانیشن چونکە ئەوانە دڵیان زۆر نەرمە بەرامبەر بە ڕەب العالەمین. ئەوجا ئەگەر تێبگەین و تێبفکرین لە حەدیسی محەممەد المستەفا عليه الصلاة والسلام بۆمان دەردەکەوێت کە تەوبەکردن ئیشی دۆستانی خوای گەورەیە، وەکو ئیبن عومەر ڕەحمەتی خوای لێبێت بۆمان دەجێڕێتەوە دەفەرمێ ئێمە زۆر جار لە مەجلیسا کە دانیشتوین لەگەڵ پێغەمبەر عليه الصلاة والسلام ئێمە بە عەینی ژمارتن بۆمان بژارتووە، زۆر جار لە مەجلیسێکدا کە لەگەڵ لە خزمەتی دانیشتوین زیاتر لە 100 جار فەرموویەتی رب اغفر لي وتب علي إنك أنت التواب الرحيم، خوایە لێم خۆش ببی، خوایە لێم خۆش ببی، بەڕاستی تۆ تەوبە قبول دەکەی و ئەتۆ خاوەن ڕەحم و بەزەیی. ئەوە فەرمایشتی پێغەمبەرە عليه الصلاة والسلام. و هەر کەسێکیش ئەوە بەڵێنی خوای گەورەیە، هەر کەسێکیش گوناح و تاوانی ئەنجام دابێت بەڵام بیەوێ بەڕاستی بگەڕێتەوە بۆ لای خوای گەورە، بیەوێ بەڕاستی بگەڕێتەوە بۆ لای خوای گەورە، خوای گەورە یەک مزگێنی زۆر گەورەی پێ بۆ ئەو ئینسانانە، یەک مژدە و مزگێنیەکی زۆر زۆر گەورە لە قورئانەکەی خۆیدا دەفەرمێت، هیچ مەجالی مناقەشەکردن و دوودڵی نییە، وەکو خوای گەورە دەفەرمێت إلا من تاب وآمن وعمل صالحا فأولئك يبدل الله سيئاتهم حسنات وكان الله غفورا رحيما. ئەوانەی خوای گەورە لێیان خۆش دەبێت ئەو کەسانەی کە تەوبە دەکەن و ئیمان دێنن و کردەوەی چاکە دەکەن، ئیمان دێنن کردەوەی چاکە دەکەن، ئەوە مزگەنی خوای گەورەیە دەفەرمێ لە نەتیجەی ئەو تەوبەیەی کە کردیان خوای گەورە هەرچی کار و کردەوەیەکی خراپ پێشتر ئەنجامیان داوە بۆیان دەگۆڕن بە چاکە. سبحان الله، ئەوە مزگەنیە. دەی چێ دەی هەوێت بگات بە ئەو هەموو کردەوە گەورەیە و بەو لێخۆشبوونەی ڕەب العالەمین، ئەوە قاپی ڕەب العالەمین و دەرگای تەوبە و لێخۆشبوون و قبولکردنی ڕەب العالەمین بۆ تەوبەکار کراوەیە. هەر کەسێک دەی هەوێت خوای گەورە لێی خۆش بێت پێویستە لەسەری کە بەردەوام ڕۆژانە تەوبە بکات، هەر کاتێک تووشی گوناح و تاوان بوو یەکسەر بگەڕێتەوە بۆ لای ڕەب العالەمین.
لكوتايا دلين فايجان بو خاطرنا وجوانا كانت بو خاطر صفة درز كانت فايجان قلم يعفو بيني بسر جناح كاوانا كاننا فايدل من رابيني زمان من رابيني لسر توبة كردن فايجان توبة كان من بدل بيت وليمان قبول كي فايجان داوال لدكي كزمان ودل من رابيني بتوبة كردن فايجان جناح كاوانا كان من لبيش تشاو كي فايجان توبة كردن من بلاوة شيرين وخوشويس كي فايجان داوال لدكي توبة كان من قبول كي فايجان داوال لدكي أو توبة لنا أو ما غير رمضان دا كردو ما نويادي كي فايجان لمان قبول كي فايجان كارو كردو كان من قبول بك يا أرحم الراحمين ويا لقل لي خوشباني ما غير رمضان حساب مان كي فايجان ودر لي خوشباني ما غير رمضان مان كي يا أرحم الراحمين فايش باين خوش كان مان بنيري صار سري مشكلة كان مان بكي هر كسي گرفتي هي فايجان گرفتكي دو اسا كي فايجان اسا كاري بو كوك چانو كي كنيان تو اني رسنا نازجياني هاو سرجيريوا فايجان كار اسانيان بكي فايلم كان مان خوش ببي هدايتي گنج كان مان دي بير كان مان دبران كي يا أرحم الراحمين آمين بكرامتك يا أرحم الراحمين أقول قولي هذا واستغفر الله لي ولكم ولسائر المسلمين فاستغفروه إنه كان غفارا وأعوذ بالله من الشيطان الرجيم ربنا ما خلقت هذا باطلا سبحانك فقنا عذاب النار آمين برحمتك يا أرحم الراحمين الحمد لله ثم الحمد لله الحمد لله الذي أمرنا بالطاعات ونهانا عن المعصيات ونشهد أن سيدنا محمدا عبده ورسوله والصلاة والسلام على سيدنا محمد رسول الله أوصيكم عباد الله ونفسي العاصية المذنبة أولا بتقوى الله وطاعته فإن الله مع الذين اتقوا والذين هم محسنون أيها الناس بادروا بالتوبة قبل الممات وصلوا وسلموا عليه تسليما كما قال الله تعالى في كتابه العزيز إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما يا أيها المشتاقون بشفاعته صلوا عليه وسلموا تسليما اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات والأحياء منهم والأموات من أهل السنة والجماعة والجماعات جمع الله بيننا وبينكم في الجنات وفي أعلى الدرجات اللهم انصر الإسلام والمسلمين وانصر جيوش الموحدين في بحرك وبرك على قوم الكافرين واخذل الكفرة والمشركين آمين برحمتك يا أرحم الراحمين عباد الله إن الله يأمر بالعدل والإحسان